هەموو کارێکی مەزن لە بیرۆکەیەکی سادەوە دەستی پێکردووە. بیرۆکەیە کە ڕۆژانێک خەون بووە، بەڵام باوەڕ و بەردەوامی کردوێتی بە شارڕێگەیەک بۆ پەروەردە و فێربوون. لە ساڵی 2013 لە شاری هەولێر خەولێک سەری هەڵدا بۆ دامەزراندنی باشترین و ناوەزەترین ناوەندی پەروەردە و فێربوون، شوێنێک کە خزمەتی مرۆڤ، زانست و نیشتمان بکات. ئەمڕۆ گەشە گەورەترین کۆمەڵگەی پەروەردەییە لەسەر ئاستی هەرێمی کوردستان کە لە 6 دامەزراوەی سەرەکی پێگاتون. هەرێک لەم ناوەندە فێرکاریانە لەلایەن بۆردی دامەزراوەی گەشە بەڕێوە دەبرێن بە سەرپەرشتی ئەندازیار شاخەوەن تەڵعەت، باوکاری لەگەڵ کۆمەڵێک بەڕێوەبەری بازبوون و لێهاتوو لە بواری پەروەردە و فێرکردن بە ئامانجی دروستکردنی نەوەیەک کە هۆشیار و بەرپرسیار و زانست خواز بێت. لێرەوە پاڵپشت بەم ئامانجە باسی ناوەندە فێرکاریەکانی دامەزراوەی گەشتان بۆ دەکەین لە سەرەتاشدا لە گەشتی پڕسەروەری کۆمەڵگەی پەروەردەی گەشەوە دەست پێ دەکەین. یەکێک لە شانازیەکانی دامەزراوەکەمان بریتیە لە دوو کۆمەڵگەی پەروەردەیی، کۆمەڵگەی پەروەردەی گەشە لە هەولێر، کۆمەڵگەی پەروەردەی گەشە لە سلێمانی. کۆمەڵگەی پەروەردەی گەشە لە سەر ڕوبەرێکی فراوان لە ناو باڵەخانەیەکی مۆدێرندا دروست کراوە کە دوو مۆدێلی بێهاوتای تەلارسازی و زانستین و تاکە باڵەخانەن کە لەسەر ستانداردی ئەندازیاری پەروەردەیی دروست کراون. تەلارە مۆدێرنەکانمان بە تاقیگەی زانستی و هۆڵی مۆدێرن و بەشە ناوەزەکانی هونەر و میوزیک و پەرتوخانە دەوڵەمەندەکەی جا دەکرێنەوە. خوێندنی کچان و کوڕان لە پۆلی حوتەمەوە تا پۆلی 12 بە تەواوی جیاکراوەتەوە و لە هەریەکەیاندا ژینگێکی ئارام و هاوشەرخ بۆ فێربوون دابین کراوە. وەکو ڕوونە کۆمەڵگەی پەروەردەیی گەشە باشترین سیستەمی پەروەردەیی و فێرکاری پەیڕۆ دەکات. کۆمەڵگەی پەروەردەیی گەشە بە هەردوو زمانی کوردی و ئینگلیزی سەردەم قۆناغەکانی KG تا پۆلی 12 کتابیانی تێدا وەردەگیرێت. کۆمەڵگەی پەروەردەیی گەشە ساڵانە پەیڕەوی پلانێکی تۆکمە و زانستی دەکات کە ئەو پلانە تێیدا هەموو ساڵێ ئەپدەیتی تێدا دەکرێتەوە یاخود دەتوانن ڕوونتر برێن، خەڵە لاوەزەکانی چاک دەکرێتەوە، خەڵە بەهێزەکانیشی بەهێزتر دەکرێت. لە کۆمەڵگەی پەروەردەیی گەشە کچان و کوڕان لێک جیا کراونەتەوە، بەڵام لە کامە قۆناغ لە قۆناغی پۆلی 7 تاوەکو پۆلی 12 زانستی جاکردنەوەکەش بە شێوازێکە کە کچان و کوڕانمان لێک جیا کردوێتەوە لە کافتریا و پۆل و گۆڕەپان و واتەوەکەوە وایە لە دوو بینای سەربەخۆ دەوامی خۆیان تێدا بکەن. لە کۆمەڵگەکەمان خزمەتگوزارێکی تر کە بۆ قوتابیان فراهەم کراوە بەشی پەروەردەیە کە تێدا کەسانی پسپۆڕ بە ئەزمون بەڕێوەی دەبن بە ئامانجی گەیاندنی پەیامی دروست بە خوێندکارەکانمان بۆی ئەو متمانەی بپارێزین کە بە خێزان و قوتابیانماندا و بەردەوام لە هەوڵی دابینکردنی ژینگێکی ئارام و پەروەردەیین بۆ خوێندکارەکانمان بە ئامانجیەوەی دەرفەت بڕەخسێن بۆ قوتابیان کە تێدا فێربوون و گەشە بکەن. ژمارەی قوتابیانمان لە پۆلەکانی خوێندندا لە پێی ستانداردە. ئێمە باوەڕمان وایە پەروەردە تەنها گواستنەوەی زانیاری نییە، بەڵکو دروستکردنی کەسایەتیە. لێرە قوتابی خۆی ڕابەرە و چەقی پرۆسەی فێربوونە. مامۆستایان چاودێر و هاوڕێی ئەم گەشتە پیرۆزن. یەکێکی تر لە ناوەندە فێرکاریەکانی دامەزراوەی گەشە قوتابخانەی نێودەوڵەتی گەشەیە لە شاری هەولێر. لە جیهانێکدا کە سنوورەکان هەموو ڕۆژێک بچووکتر دەبنەوە، زمان بووە کلیلی داهاتوو. بۆیە لە ساڵی 2017دا دامەزراوەی گەشە بڕیاریدا کە بچێتە کێبڕکەی قوتابخانە نێودەوڵەتیەکان بەکردنەوەی قوتابخانەیەکی نێودەوڵەتی لە شاری هەولێر. لێرە پەروەردە و فێربوون بە زمانی ئینگلیزیە و سیستمی خوێندنی بەناوبانگی بەریتانی پرسن پەیڕەو دەکرێت بە پێشکەشکردنی باشترین کوڵەتی فێربوون لەسەر ئاستی نێودەوڵەتی. قوتابخانەی نێودەوڵەتی گەشە بڕوای وایە کە پەروەردە داگیرساندنی گرێکە و ڕووناچیە لە دڵ و بیری قوتابیدا و ئامادەکردنی تاکە بۆ ژیانێکی بەرەمدار، نەک تەنیا ئامادەکردنی بۆ تاقیکردنەوەکان. At Gesha International School, we believe that excellence and student well-being belong together. Every classroom inspires curiosity, every lesson builds confidence, and every experience prepares students to become responsible global citizens that guided by international Pearson curriculum. We empower learners to think critically, embrace creativity, and flourish in a world of endless possibilities.
گەشە هەر بە ناوەندا فێرکاریەکانی لە وەزارەتی پەروەردە نەوەستا، بەڵکو تێڕوانینی بۆ داهاتوو و پێویستی ناوچەکە وای کرد کە بیر لە دامەزراندنی ناوەندێکی تر بکاتەوە سەر بە وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی. بەرهەمی ئەو هەوڵە لەدایکبوونی پەیمانگای پزیشکی گەشە بوو کە یەکەم پەیمانگای پزیشکی بووە لە سەر ئاستی هەرێمی کوردستان. پەیمانگای تەکنیکی گەشە لە ساڵی 2016-2017 دامەزراوە. لە سەرەتادا پەیمانگاکەمان تەنها دوو بەشی هەبوو، بەشی یاریدەدەری دەرمانسازی و دروستکردنی دان بوو، بەشی پەرستاری، بەشی دروستکردنی دان و بەشی یاریدەدەری دەرمانسازی بەردەوامە. ئەمە لە بۆ ئەو سێ بەشە ساڵانە بەڕێژەیەکی باش تابی وەردەگەن لەبەرێکە کۆمەڵە تاقیگەیەکی باشمان هەیە لە پەیمانگاکەمان کە لەو تاقیگانە قوتابیانمان دەتوانن دەرسە پراکتیکیەکانیان بە شێوەیەکی باش و زانستیان و ئاکادمیانە وەربگرن. مرۆڤ کاتێک فێری زانست دەبێت دەکرێت شارەزایی بەدەست بێنێت، بەڵام کاتێک زانست لەگەڵ کردار یەک دەگرێت دەتوانێت بەهۆیەوە خزمەت بە خۆی و کۆمەڵگەش بکات. ئێمە وەکو پەیمانگای تەکنیکی گەشە لە کەشێکی ئارام و پڕ فێربوون توانیمانەکە قوتابیەکانمان لە سەر فێربوونی پیشەیانە ڕابێنین بۆ ئەوەی ببنە سەکۆیەک بۆ خزمەتکردن بە کۆمەڵگە و وڵاتەکەمان. پەیمانگای تەکنیکی گەشە لەگەڵ دامەزراندنیدا ئەو تێڕوانینە کلاسیکەی گۆڕی کە پۆلەکانی خوێندنی تەنیا ناوەندێک بن بۆ گواستنەوەی داتا و زانیاری. لە بەرامبەردا گرنگیدا بە بیری کارسازی و برەودان بە کارامەیەکانی بازاڕگەری و هەلیکار. ئەنجامی ئەم فەلسەفە نوێیە سەدان دەرچوون بوو کە ئێستا لە شوێنە جیاوازەکان سەربەرزانە خاوەنکاری تایبەتی خۆیان و لەسەر دەستی مامۆستایانمان توانیویانە خزمەتێکی گەورە بکەن. دامەزراوەی گەشە جگە لە پەیمانگای پزیشکی گەشە خاوەنی پەیمانگایەکی ترە بە ناوی پەیمانگای گەشەی ناحوکمی کە خوێندن تایدا 5 ساڵە لە 3 بەشی سەرەکی پێک دێت، ئەوانیش بەشی زانستی کۆمپیوتەر، بەشی کارگێڕی و ژمێریاری، بەشی نەوت. پەیمانگای گەشە پەیمانگایەکی ناحوکمی 5 ساڵی سەر بۆ وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان لە ساڵی 2014 دامەزراوە. ساڵانە دەرچوانی پۆلی نوێی بنەڕەتی وەردەگرین و ماوەی خوێندن 5 ساڵە. قوتابیان دوای تەواوکردنی خوێندنیان بڕوانامەی دیپلۆمیان پێدەبەخشێ لە پسپۆڕیەکانی خۆیان. خاوەن باڵەخانەی ستانداردی پەروەردەیی کە گشت پێداویستەکانی پرۆسەی پەروەردە و فێرکردن بە کوالیتی بەرز و سەردەمیانە ئامادە کراوە. کارەکانمە لەلایەن ستافێکی کارجێری و مامۆستایان و فەرمانبەرانی بەتوانە و شارەزا بەڕێوە دەبنێت کە هەڵگری بڕوانامەی دکتۆرا ماستەر و بەکالۆرۆسن لە پسپۆڕیا جیاوازیەکان. دامەزراوەی گەشە بە شانازیەوە سەرپەرشتی لایەنی زانستی و کارگێڕی کۆمەڵگەی پەروەردەیی تارگێتیش دەکات لە ئاشاری هەولێر. هەموو کات متوانەی قوتابیان و مامۆستایانمان گڕوتینی زیاترمان پێدەدات بۆ ئەوەی سوود بگەێنین بە هەمووان. ئەوەی گەشە لەبەوەی ئەم ساڵانەدا بنیادی ناوە تەنها قوتابخانە، پەیمانگا یان کۆلێژ نییە، بەڵکو متوانەی خێزانەکانە، هیواینەوەکانە، هەروەها باوەڕێکە کە داهاتوێکی باش تەنیا لە ڕێگەی پەروەردەیەکی باشەوە دروست دەبێت. لە دامەزراوەی پەروەردەیی گەشە ئاماجی ئێمە دروستکردنی نەوەیەکە کە لە پاڵ زانستدا تاکێکی بەرپرسیار و داهێنەر بێت و ئامادەی هەڵگرتنی بەرپرسیارەتی هەبێت، چونکە باوەڕمان وایە پەروەردەی باش گیانێکی باشتر دروست دەکات. بەردەوام دەبین لە خزمەتکردن بە بواری پەروەردە و فێرکردن لە سەردەستی باشترینەکان لەم بوارەدا.